باشترین گۆڵپارێزی سەدەی 21 ئاشکراکرا. لیستی باشترین گۆڵپارێزی سەدەی 21 لەلایەن ڕۆژنامەی فۆرد دوی ئینگلیزیەوە ئاشکراکرا. دەنگدانەوەیەکی زۆری هەبوو چونکە ناوی چەند گۆڵپارێزێکی جیهانی تێدا نەبوو. ڕۆژنامەکە ئاشکرای کرد کە پێشەنگی گۆڵپارێزەکان بریتیە لە بۆ فۆنی ئەفسانەی یوڤانتۆس کە بە باشترین گۆڵپارێزی سەدەکە دیاری کراوە. ئیکە کاسیاس گۆڵپارێزی پێشوویانی ڕیال مەدریت پلەی دووەمی لە ڕیزبەندیەکە بەدەستهێناوە. ڤان دێر سار گۆڵپارێزی پێشووی شەیتانە سوورەکان پلەی سێم و پیتەر چیک پلەی حەوتەمی بەدەستهێناوە. بەڵام ئەوەی هەمووانی شۆ کرد کە مانوێل نۆیەری گۆڵپارێزی بایر مونیخ پلەی پێنجەمی داگیر کردووە. ڕۆژنامەکە ئاشکرای کرد کە ئۆلیڤەر کان لە پلەی شەشەمە و لە پلەی حەوتەمیش گۆڵپارێزی پێشووی بەرشەلۆنا ڤیکتۆر ڤالدێسە و دیڤید دیخیا و جۆرۆ سیزا و هۆگۆ لوێرس لە پلەکانی حەوتەم تا دێمی ڕیزبەندیەکەن. بەڵام هەڵبژاردننی ئەم گۆڵپارێزانە لەلایەن هاندەرانەوە ڕەت کرایەوە. هاندەران پێیان وایە دەبوو ناوی تیبۆ کۆرتوا و تێر شتێگن و چیلۆ ناڤاس لە لیستی باشترینەکان هەبووە لە کاتێکدا لە ڕووی ئاستی تاکەکەسی و بە کۆمەڵەوە لە پێش دیخیا و هۆگۆ لۆرێسەوە. باشترین گۆڵپارێزی سەدەی 21 بەڕای تۆ کێیە؟